کاتتان باش من کامەران حاجە عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دۆخ و ژیانی ئەو منداڵانەی کە لە نێو هەرێمی کوردستان و لە شار و شارۆچکەکان بە شێوەیەک لە شێوەکان لەلایەن خێزانەکانیان و بەشێک لە گروپە جۆر بە جۆرەکان ئیستیغلال دەکرێن لەوەی کە بە زۆر کاریان پێدەکرێت و ناچار دەکرێن ڕۆژانە بڕێک پارە بهێننەوە. ئێمە دەمانەوێت بزانین هۆکاری ڕاستەقینەی کارکردنی ئەو منداڵانە چییە و ئەو کەسانەی لە پشت بەکارهێنانی ئەو منداڵانەن چێن و حکوومەت و دەستەی مافی مرۆڤیش سەبارەت بە کێشە و گرفتەکانی ئەو منداڵانە چی دەڵێ؟ باشی جانە وات باشە چەند دەبیش دەکەی لێرە ئەوڕۆ دەست پێ کردە یەکەم جارە باشەوە چۆنە دەستبادی بابریش ناکە کەسیش ناکە بەرەوەڵە بەس مەکتەبانمایە ئەیچ بکەین لە مارێ یەخ بەسەوە ئیشە قورس نییە بۆ تو ناوەڵە برنج بە خۆت حەز دەکەی ئیشکە یانیش وەڵا بە خۆم حەز دەکەم بە خۆت حەز دەکەی ئیشکە باشە لێرە ئەگەر ئەشایەک بگوازیتەوە لای سیارەکە چەند وەردەگری وەڵا بە پێی دووریەکەیە دوورەکە چەند ینی بۆ نمونە یعنی ئێر ڕالولای ئەوەی گەراژ پاسەکان 1000 دینار 2000 منداڵ لێرە زۆر کار دەکەن هەرەوەڵە زۆر کار دەکەن زۆر هەرەوەڵە سوورینە ئەندەشا زۆری بڕێک زۆریان سوورینە پێدا سەی کوڕەکەت کار دەکەن وەڵا ئیش پێ باشترە نەک بەس برەک گەورە بی برەک باشتر بە چەنداوە بە چەندە ڕبعەت تۆ خەڵکی پێن دەرەی خەڵکی کوێی کوردی عەرەبی عەرەبی داک و باوکت هەیە لێرە کار دەکەن هەمووتان پێداویستان زۆرە بە ژیان بەڵێ پێیان وت چەند سەعات دیش دەکەی ڕۆژانە ڕۆژانە ئێوە چەند کاتژمێر کار دەکەن 8 سەعات لە سەعات 8 بۆ سەعات 11 کارەکە لە 8ەوە تا 11 یعنی تا 11 شەو بە ئێوارە پێم بڵێ ینی لە 11 شەو لە 8 بەیانی تا 11 شەو شەو چەند پارە وەردەگریت 2000 مەدەنێ چەند 2000 مەدەنێ 2000 دینار باشە ئەمە کەم نییەم پارەیە باشە تۆ ئەو کارە دەکەی مرتاحی بەڵێ دەچێ قوتابخانە تۆ مەخێر ناڕۆم بە قوتابخانە ناچێ قوتابخانە باشە تۆ ماندوو نابی لەم کارە قورس نییە بۆ تو ڕۆژێکی گەرم کێشە نیەمە باب و دایکت پێویستیان زۆرە بەوەی تۆ کار بکەی باوکمەچێ بۆ پیشە سازی ئیش یعنی لە کارگە کار دەکات منداڵێکی زۆر لێرە دەبینم ئیش دەکەن ئەو منداڵانە خەڵکی کوێن چ دەکەن والله سووریا حارەبانی و حارەب و سووریا کوردی تێدا نیە کەمکەمە دانەدانە باشە چ دەکەن ئەو منداڵان والله لۆ 2000 لێرە سنووقەشی لەباتە ئێرە لۆ 1500 پێت باشە ئیش بکەن منداڵ واللهی بەو شێوەی نا ئەزدەعامەیە 5 عارەمانە بێکەوەی 5 پێکەوە یانی لەو گەرمایە بەو ماندووبوونەی پێت ئاساییە منداڵ زۆر والله دەبی ئەو داک و بابانە مندار ناسکە نابیەوە بەسکە ئەو هەبکەن سپێ ئەو لەو بازارە گەورەی پێتان وانە منداڵ ئیستیغلال بکرێ وڵا جەریمێ جەریمێ مناڵ پێدوانی هەندێک جار منداڵ لەلایەن کەسانی نەفەز نزم ئیستیغلال بکرێن کاری خراپیان هەبووە بووە لە بەوەی بەجەنابەت هەر جایز نییە کابرا هێ خراپە منداری دەبێت لە جێش ئیشی قۆڕی دەگەرەکە دەبی فکردکەنەوە ئەو داک و بابە باشە شتی وا جێبیزبوونەکە کردداری خراپ لەگەڵ منداڵ وەکوە تو دەڵێ شتی قۆڕی لەگەڵ بکە تەکسیەک چەند منداری بەر بخۆ گیرا کامەرە تەکسێک گیرا نازەم ئێستاژە گیرەیان هیچی قۆڕی زۆر کرد یعنی ئیستیغلال دەکرێت ئەری وەڵڵە خەرک خراپ زۆرە خەڵکی خراپ زۆر وەڵڵە باشەی زیاترە بەس خراپی شەیە پێ درێ کەوایە تۆ ئەمە ینی دایک و بابێک پێتان وایە نابێ منداڵی ڕەوانە وەڵە بەو شێوەش نا دۆستەکەی
هەڕێنێ لە بەم ناڵڕێ ئەم جەریمە نییە و مناڵە بۆ شێوە بەرڵای ناو بازارێکێت ئەمە کەمەکی کاسپێ خەڵک زۆرە کار بکەن وەڵە بەس بڕۆبان ئێستا زۆر جار دەگوتێ منداڵ ئیستیغلال دەکرێت بۆ هەندێک پارە یانی شتی خراپی لەگەڵ دیارە و شتەکان هەموو ینی باشکرا دەکرێت باشکرانە کابرا ینی باشکرا هەیە منداڵ ئیستیغلال ئیستیغلال دەکرێت بۆ خۆت چ جێبیز بووی چ ڕووداوێک جێبیز بووی تەسیری لێ کردی وەڵا هیچ ئەوام جێرنەوە بەس ئەی چۆن دەزانی منداڵ ئیستیغلال دەکرێت بستە بڕۆ بە عارەبانی مەقسەد گۆرانی عارەبەکان دوسی جار جێم لێ بە بەخۆم کە بریتیانە ناو غرفەی عارەبەکان دەستدرێژیان دەستدرێژیان بابیان لێ کارە فڕیان دەدە هێواران دوای دەیباتەوە بۆ خۆت بینی ئارێ وەڵا دەبینم زۆریش دەبینم لێرە لە ئیسکا بەخۆم لە ئیسکانی چیش دەکەم لێرەش ئیش دەکەم زۆری وا هەیە ینی منداڵەکان فڕێ دەدەن ئارە وەڵا زۆرەیە هەیە ئێستا من لە ئیسکانی شەکەم شەوانە مناڵ دێنن لە بانجادە فڕێدەن خۆیان تا 12 شەو ئەجودیان بە سیارە دێن ئەی بۆ خۆیان چی دەکەن سیارەشیان هەیە وەڵا بە سیارە دێنەوە یانی ئەو منداڵانە بەشی زۆریان بابووداچیان محتاج نییە ئارە وەڵا تازە دوای دوسێ قڵێ بەشی زۆریە زۆر بیان تۆ خەت چێن دەری هەمووی عارەبە کوردی نازانی زۆر باش كل عرب چەکەی هێستا قەتە باوی بە زۆری دەینێتە ئیسکان ئیش پێ دەکە سەقەتە ئێستا حەزەکەیتت بە مەلای شەوان لەوەیە ئارە وەڵا شەوان دەیبات هەبە زۆر دێنێتە ئیسکانی ئیش پێیەکە شەوانی بە سیارە دەیباتەوە چیشی پێ دەکات بۆ خۆی سەخت سواڵی پێەکە سوالی پێ ئارە وەڵا خەڵک یارمەتی دەدا ئارێ وەڵا ڕۆژ بە 50-60 باتەوە بەخۆش بە سیارە دێتە دوای تۆ ڕازی لەوەی کە منداڵانە کار بکەن بەڵە چی بکەین ینی ناتوانین هیچ کارێکی تر بکەین هەمووی لێرە کارەکە بۆچی کار دەکەیت بابودایک چونکە کاری تر نییە زۆر دەستکورتین ینی ئەمان پێویستمان بەکرێ خانووە ناتوانین ئەبێ کار بکەین ئێستا خەڵ شوێنەوە لە چێ دەژین پێشتر لە مووسڵ بووین لە مووسڵ من لە بێجیەوە هاتووم ڕۆژانە چەند پارە دەست دەکەوێت 10 6 7 5 ئەوەنە 10,000 باوکت کار ناکات باوکم بە تەمەەن گەورەیە ناتوانێت کار بکات ینی باوکت ناتوانێت کار بکات دایکیشت کار ناکات دایکم هیچی شێ ناکات لە ماڵەوە ینی لەو ماڵەتان بەس تۆ کار دەکەیت تەنها من و برایەکەم کارەکەین حاجی چۆنی باشی ئەحواڵ باشە ئەری منداڵێکی زۆر لێرە کار دەکات تۆ کودایکێک چی دەڵێت فەرمو ئەوانە کار دەکەن ئەوانە فەخر نابێت کارکەن دەبێن وەختی کارکردنە دەبێ گەورەکان ئیوانێکیان بکە کە ئیش بکە دەڵێتە دایک و باوکی ئەوانە ئەوەن وەختی ئیشکردنی ئەوانە نییە دوایە تاوانەوە ئەوە تاوان بەنەزە بەڵێ ئەرەوەڵ ئەوەی وەیە پارە پەیدا بکە ناوەڵەوەنە گوناحنەوە دەبێ پێیان ڕاگەی جوانوانی کە محەبەتیان بینی وجدانت ئەرەوە ناوە قبول نەکە زگم پێیان دەسووتێ چ دەڵێتە دایک و باوکەکانیان و دایک و باوکەکان دەبێ بخوان زەحمەت بجێشە و منداڵانە بنێرن بۆ ئیشی بەوە گەرمایە کارە ساتە بە تاکیید کارە ساتە چونکە ئەو مندارە لەو تەمەنەی کەوا تووشی زۆر عادیسە و ڕووداو دەبی بە تایبەتی هەندێ برادرێکم کە باسی کرد کەەوەی جێم لێ بوو کە مەسەرەن ئەو داک و بابە مندارەکەی نارتە دەرێ کە دەرۆزی لێ بکە کت بە تاکیید زیاتر کەستی لە خوار 18 ساڵی مەسەرەن کەوا ئەو برادرەکە باسی کرد مندارەکە مەسەن لە پێش زانکۆی لە پێش زانکۆکان لەوێ ڕادەوەسیتن لەگەڵ ڕێزم ئیستیغلال کراوە بە تاکید بە پارە بە تاکید لەگەرەوەی کەوا لەگەڵ ڕێزم لە تەکسیەکانە من نارم هەمووی تەکسێ بەڵام تەکسی هەیە مەسەن هەری گرتیا بێویژدان بووە بەڕاستی بێزەمیر بووە بە بێزەمیرانە بە بێویژدانە مامەلەی لەگە کردیا مامەلەی کاری سێکسی و ئەو شتانەی لەگە کردێ بە تاکید فێری کردووە کە ئەو مندارە سبەینێ مەسەرەن لەو تەمەنە خوار 18 ساڵی کە تەمەنی 12 سبەینێک کە گەورە دەبیتن تەمەنی گەورە دەبی ئەوە بە هیچ نەوعەچی لە ڕێ دەرچوونی پێ دەرێت دوا ڕۆژێکی تێکچوونی دەبێت بەرامبەر بڕێک پارە لە بەرامبەر بەتێک جەستەی خۆی فرۆشتووە ینی یەک لە شۆفێرانی تەکسی ئیستیغلالی بە تاکید ئەوە بەنسبەتەوە شتێک هەیە مەسەرەن ئێساما کە باز بکەین مەسەرەن لەوانەیە داک و باب هەیە جاروەیە کە منداڵەکەی دەروزەی پێدەکات دەرێ ئەگەر بێت و ئۆندەی نینەوە هێوارێ ئەمن نایوەمار یعنی لێرەوە داوا لە ڕێزدار کاک مەسرور بارزانی سەرۆکی نوێی حکومەت هەرێمی کوردستان کەوا دەکەم کەوا لێپێچینەوە لەگەر ئەو کەسانە بکرێتن
وەکو دایکێک ینی چی دەڵێت ئەو منداڵانە کار دەکەن زانە تەمەنیان چەندە وەرسید کە ئەمە ئاساییە کار بکەن وڵی سوام ئەدی چێ بافێرە کاسبی بن باشتەنەوە گوچن دزی بکەن بەڵام هەندێک جار دەگوترێت ینی کارکردنی ئەو منداڵانە ینی ناو کۆمەلگا لە ناو خەڵکێک پارەیان دەداتێ ئیستیغلالیان دەکات تووشی کردداری خراپیش دەبنەوە کاوەرە گیانە ینی ئەمە کار بکات ڕاستە ئەم منداڵات تۆ پێت ڕاستە منداڵی خۆت پێکار دەکەی نا ئەو گچکۆکانە نا باشە بەس قەید نییە ئەوانەیە گەورەتر پێدا ئێوانە ناوانە خۆی مەنینەوانەوەی عەربانە بەس ئەوانش مرۆڤ نینە ئەوە من داریان بەڕلا کردی ئەمە درمان نایە کورد کادری دی شتێکی هەڵەیە ئەدی تۆ لەگەڵەوەی منداڵ کار بکات وڵی لەگەڵەوەی هەر بازارەکانی ئاز کرد بەس تەماشا منداڵانەکە هەر ناتوانین بە عربانە لە باوەڕتای ڕۆژێکەشمان بەرناکەوی هەند پاریان پێوە بنە شەقیان لێ بدەین ئیزعاجیان کردنی بەڕاستی بەڕاستی دوای ئەوانە هەموو لە محتاجی دێن کار بکەن نەوەڵی هەموویانە بەس هەر داک بابیان بەڕلایان کردینە بەس دەکەڵە خۆیان دەکەنەوە لەم زەماکان بەس بستن ناو شاریتەوە پێ دوایە حکومەت کەم تەرخەما دەبێت چی بکە حکومەت چ لەوانە بکە حکومەت لۆدابین کردین هەمش لۆدابین کرد بەس داک و بابی ئەساس داک بابیان بەڕلایان کرد ئەسڵەوە ئەسڵەن لە داک و بابیان حکومەت پەیوەند بەوەوان نییە پێدوانی ئەوانە تووشی کردداری خراپن خەڵکێک بێویژدان بێ حتمان ئەوانە تووشی بە خراپ دەستبێنێ بەڕلایانەکە تا مەغریبی ئەوانە بەس دەبوت ڕبع الله يعلم خوارانی کە نازانی منداڵێکی زۆر لەم بازارە دەبینین ینی ئەم دیاردەیە ئاساییە بەدەمیایی ئەو دیاردەیەکی ئاسایی نییە چکە و منداڵانە ئەو منداڵە بە کچوو بە کوڕ ئەوانن کە تەمەنیان خواروی 18 ساڵە ئەوانە لەو بازارە کار دەکەن تووشی کۆمەرە گیر و گرفت دەبن لە هەمویان سەرێکی تر ئەوەیە لە خوێندن بێبەش کراون بە هۆکاری ئیشکردن هەروەها لێرە ڕەنگە زۆرجا تووشی دەستدرێژی سکسی هەروەها تووشی کۆمەرێک گیر و کرفت و هەروە پەروەردەیەکی خراپش دەکرین بەو حکومەی لە دایک و باب و لە پەروەردە دوورن و لەو بازارە لەگەر کۆمە هەموو خەڵکەک تێکرد دەبن باشە یعنیمە زۆر چیرۆکی جۆر بە جۆر جێبیست دەبین کە بە شێوەک لە شێوەکان ئەو منداڵانە کە ئێستا ئەوەی کە دەیبینین تەمەنی یەکجار بوو نازانم گەیشتۆ تا 9 ساڵ 8 ساڵ چەند ساڵە نازانم بەڕاستی ینی ئیستیغلال دەکرێن بەڕاست ئیستیغلال هەیە لەناو لەم شەقام و لەو شوێنانەدا استقلال بەو معنای نا بەس ئەوانە کە لێرە ئیش دەکەن بە تاکید بەیانی تا درەنگانی شەو دەمینێنەوە بەداخەوە خانەوادەکانیان زۆر جار لەبەر هەر هۆکارێک هەبی کە ئێستا باسی دەکەین ینی ناچاریان دەکەن ئەوانە مەبلەغێک پارە بینەوە کە مەبلەغە پارەیە بە تاکید ئەوانە ناچار دەکرێن داکان منداڵەکان ناچار دەکەن ئەوانش هەموو وەسایلێک بەکاردێن ئەو جاو داک و بابە ئایا لەبەر نەبوونیە ئیمکانیەتەکەیان نییە باشە بە پێی بەدواداچوونی ئێوە هەر هەمویان لەبەر نەبوونیە یان خەڵکێکی دەوێ منداڵ بەکاربێنێ بۆی جیرفانی خۆی داوڵەمە ئەوە هەردوو بەشی تێدایە بەشەشیان کەسانەکەیە وەکو ئیش وەکو پیشە وەریان گرتووە و ئەو منداڵنە بەکاردێنن بەشەشیان بەداخەوە ینی منداڵەکی وا نازانم گوناحی چیە بەشەشی بەکاری دێنن و ینی پێشتر راپۆرتمان کردیا نەفەر هەبووە ئەو منداڵی تەوزیع کردی لە شوێنەکان بەداک و بابی گوتیا نەفەر هەبووە بەڵێ هەبوو گرتیتیشمان و بە منداڵی زۆری لە منداڵی زۆری لە بۆ مەسەلەن 15 منداڵ بە سارە تەوزیع کردی لە ترافیک شوێنەکانی تر کاری پێکردنی مەسەلەن 10,000 15,000 دایتە داک و باوکەکەی ئێوارانش کە منداڵ نەدەباتەوە پشکنینیان دەکە ئەو پارێکە لە کلیتیان حتمما حجمەکەی زیاترە ئەو پارە لە منداڵەکان وەردەگری منداڵەکان دەستیمی داک و بابیان دەکات و بەشێکیشیان بە تاکید بە هۆکاری زروفی اقتصادی ڕەنگە بارودۆخی ئابووریان باش نەبی بەشەکیشیان باش لە کارکردیان ئەو شکارەیە خەڵکی کوێ منێنتە مووسڵ باشە ئەمە دەڵێ من خەڵکی مووسڵم ئەوەندەی کە من پرسیارم کردوی لەو شوێنەدا زۆربەی زۆریان خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانن بەڕاستە و منداڵانە هەر هەمویان خەڵکی دەرەوەی هەرێمن یان خەڵکی شارەکانی هەرێمی کوردستانیش هەن بەشەکی زۆر کەمیان خەلکی هاوڵاتی هەرێمی کوردستان بەشەکی کەمیان زۆر کەمیان یانی ئەگەر لە سەدا دابنین بۆ نمونەوە پێی ئەزمموی خۆتان کە لەگەڵیان تامون ڕەنگە سەتان دا
سەتاندا لە سەدا 90 خەڵکی دیکەن خەلکی بەڕاستی ئەوەی عربە ئەوەی ئاوارەی سووریە ئیش شوێنەکانی تر ئی بەشەکانی تری عێراقن بەڵام ئەو سەتادەی خۆشمان بەشەچیان ئەوەیە بەشەچیان ڕەنگە لە زروفی اقتصادی تەواو نەبی ئەوەش پێویستە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان دەستەی مافی مرۆڤ کە پێشتریش داوامان لێکردنە بینە دەنگ و هاوکاریان بکەن و وەکو دامەزراندن یان مشورە لە خێزانەکانیان بخۆن ئەوان لێکۆڵینەوە بکەن بزانە هۆکاری چیەکە کە منداڵ لە ڕەوانەکە باشە دەستگیر ناکرێن ئەو دایک و باوکانە ئیستیغلالی منداڵیان دەکەن ئەو دەستگیریان ناکەن ئەو دایک و باوکانە دەستگیر دەکرێن ئیجراعاتی بە پێی مادەی 390 لە یاسای عێراقی وەکو دەستجێڕیان بابین وەکو دەروزەکە تەحملیان لەگەر دەکرێت بەڵام ئیجراعاتەکانی دادگاش بە تاکید ئیجراعاتەکان ئەو مادە یاسایەنە ئیجراعاتی شلن ینی ڕەنگە جیرانەکان زۆر جار لە دەڕۆژ ئەو پەڕی 15 ڕۆژ تێپەڕ ناکە ینی زۆر جار هەبووە پەراویش کرا ڕەنگە هەر دەستگیر نەکراینە هەروە لە ئازادکراینە بە کەفالەتەک لێ ئەوە دەکرێت ینی لە بە یاساچ تایبەتە پێویستە یاسایەک تایبەت لە پەرلەمان دەرچی هەروەها پێویستە مەسەرەی دیاردەی دەستگێڕی دەرۆزەکەری بە یاسا بنبەر بکرێت و ئەو ئیجراعاتانەی کە دەشکرێن ئیجراعاتی کاتی ئەو ئیجراعاتێکە ئێستا هەیە هەموو ئیجراعاتی کاتی ئیجراعاتێکی کۆتایی باش زۆربەی ئەوانەی دەبینم لەم شوێنەدا ڕەگەزی نێرن کوڕن کچانیش زۆر دەستڕۆییان پێ دەکرێت دەستگێڕیان پێ دەکرێت کچانیش هەن بەڵام ڕێژەی کوڕەکان زیاتر ڕەنگە کوڕ زیاتر بپرژێتە سەیشەکان و زیاتر سوود لە کوڕی ببینن سوود لێرە زیاتر بەڵام لە هەندێک شوێنش کچانیش هەر بەکار کچانیش هەیە بەس ڕێژەی کوڕی زیاترە باشە لە ڕووی سێکسێ و کچەکانی استیغلال دەکرێن وەکو منداڵ وەکو بەڵگەکی 100% نەمانزانانی بەس بە تاکید ئەگەر کچبی و ئەگەر کوڕیشبی لە بەیانی تاکوش درەنگانی شەو لە شەقام و لە شوێنە سەرچەکان بێتەوە بە تاکید خەرکەچی لە یاسادار و خەرکەچی خراپیشێ ڕەنگە ئیستیغلالیشیان دەکەن لە ماوەی کارکردنتان چیرۆکێکی وا بووە کە تا ڕادەیەک تاوەکو ئێستا لە حزبت مابێ یەک لەو چیرۆکانە ئەو ساڵ زستان لە وەچیەوەی لە قیمەی سەرما چار مندار سێ کوڕ و کچەک بوون کە گەورەکەیان تەمەنی 8 ساڵ بوو بچووکەیان تەمەنی تەنها 5 ساڵ بوو ئەوانە لە ناو بازار لە شوێنێک مابوونەوە شەو کارتونە ئەوانە مابوونەوە لەوێ کارتونەچیان ڕای خست و کارتونیشی هەر کارتونی کەلوپەریان بە خۆیان دادا ینی بە کارتۆنی خۆیان گرم بەڵێ کە مەفرەزەکانی هینیانە لای مە گوتم کاکە منداڵەکان ئەموو دەرەرزین لە سەرمان هەندە گەرمانکردنەوە خواردنماندانێ بتمان سەو لۆلی رەماینەوە شو گوتی ئەمە قراروا بوو داک و باوکمان 10,000یان لەو کەسەی وەرگرتێک کە ئەمە بەکاردێنین ئێستا ئەمە نەماتانی و پارێ خەرکەین و لێ هەم ئەو کەسەمەی نەگەیان و داک و هەم داک و بابیشمان ئەمە قبول ناکەنەوە ینی داک و بابی دابووە کەسێکە کڕین و فرۆشتیان پارەیان ڕۆژانە بەدازە ئەو ڕۆژی 10,000یان پێ پەیدا نەبووە سزایاندا دەرەوە بەو سەرمایە بەرزستان لە دەرەوە بەو سەرمایە لە زستان لە شەو لە دەری مابوونەوە بێجگە لەو منداڵانەی کە لە نێو هەرێمی کوردستان و لە شار و باژێڕە جۆر بە جۆرەکان بە زۆر کاریان پێدەکرێت لەلایەن خێزانەکانیان لەلایەن گروپە جۆر بە جۆرەکان بازرگانیان پێوە دەکرێت بەشێک لەو منداڵانە تاوانیان ئەنجام داوە و ئێستا دەستگیرکراون بە پێ و ئامارەی کە ئێستا لە بەردەستی منە لە هەر سێ پارێزگا بەدەر لە ئاماری شاری هەڵەبجە لە هەولێر سلێمانی دوهۆک تاوەکوی ئێستا 90 کەیسی منداڵان هەن کە لە خوار تەمەنی 18 ساڵی تاوانی جۆر بە جۆریان ئەنجام داوە یەکێک لە گرنگترین ئەو تاوانانەی کە سەرنجی منی ڕاکێشە یەکێک لە منداڵەکان کە تەمەنی 16 ساڵە 5 تاوانی گەورەی ئەنجام داوە تاوانی ڕفاندن کوشتن دەستدرێژی دزیکردن و چەندین تاوانی دیکەی ئەنجام داوە ئێمە لەگەڵ دەستەی سربەخۆی مافی مرۆڤ گفتوگۆ دەکەین بزانین دۆخی منداڵان و ڕەوشی منداڵان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان چۆنە.
دیاردەیەکی زەق هەیە منداڵێکی زۆر لە نێو بازار لەسەر شەقامەکان لە کوچە و کۆڵانەکان کاریان پێدەکرێت سوالکەریان پێدەکرێت ئێوە وەکو دەستەی مافی مرۆ بۆ دیاردە و حاڵەتانە چی دەڵێ؟ ئەم مناڵانە ئەتوانین بڵێن بە سێ شێواز ئێمە تێبینیمان کردو کە بوونیان هەیە یەک ئەو منداڵانن کە کار ئەەکەن لە سەرجادەکان کە ئەمە لەڕووی یاساییەوە منداڵ لەسەر و 15 ساڵ ڕێگەی پێدراوە کارکە بەڵام کارێک کە لەگەڵ تەمەن و جەستە و فکر و دەرونی منداڵەکە بگوجێ نەک کارێک بچێتە ژێر بارودۆخی نەخێت سوالکردن ئاسایی نییە بەڵام کارکردنی منداڵ لەسەر و 15 ساڵیەوە بەپێ یاسا ڕێپێدراوە بەڵام سوالکردن لە خوار 15 بە هیچ شێوەیەک یاسایی نییە و ئەبێ ئەو کەسانێک کە ئەم منداڵانە ئەنێنە بەرکارکردن چ ئەندامانی خێزان بە تایبەتیش دایکان و باوکان و ئەندامانی تری خێزان ئەبێ بەپێ یاسا لێ پیچنەوەیان لەگەڵا بکرێ و ئەو منداڵانش کە سوالیان پێ ئەگرە خۆی سوالکردن خۆی لە خۆیدا بەڕاستی دیاردەیەکی ناشارستانیە و ئەو کەسانش کە لە پشت سوالکردنی منداڵان چکە ئەوەی ئێمە تێبینیمان کردو بەڕاستی لە ئێستادا لە حاڵەتی سوالکردن و دیاردەی سوالکردن ئەم حاڵەتە چۆتە دەرەوە چۆتە قاڵبی بازرگانی کردن بە منداڵەوە کە ئەمەش پێچەوانی هەموو ڕێکەوتنامە و پرۆتۆکۆلەکانی تایبەتە ئێستا حاڵەتی بازرگانی کردن بە منداڵان بێگومان ئێمە تێبینیمان کردووە چونکە زۆربەی زۆری ئەو منداڵانە لە چەند شوێنێکی دیاریکراو لە پارێزگاکانی هەرێم بەڕاستی مامەڵی کڕین و فرۆشتنیان پێوەکرێ منداڵەکە ئەگەر خاوەن پێداویستی تایبەت بێ ئەگەر بەتەمەن منداڵ بێ ئەگەر جۆرە نەخۆشیێکی هەبێ ئەم منداڵانە زیاتر پارەیان پێ ئەدرێ بۆ ئەوەی خەڵکانێک بەکاریان بێنن تاواکو بتوانن شێوەیەکە ئەو بازرگانی کردنە خۆی ئەمانە گروپێکن با بڵێن لە شێوەی گروپن کە ئەم گروپە مامەڵی کڕین و فرۆشتن بە منداڵەکانەوەکەن و جگە لە منداڵەکان بە شوێنی کارکردنیشە بۆ نمونە لە ترافیک لایتەکان ئەبینین زۆربەی زۆری ئەو منداڵانە لەوێ مامەڵایان پێوە ئەکرێ بۆ نمونە ترافیک لایتی سین زیاتر پارە ئەکە لە ترافیک لایتی ساڵکەواتە ئەمانە کۆمەڵێک کێشن کە ڕوبەڕووی منداڵان ئەگاداری دایک و باوکیان زۆریان ئەم منداڵانە ئەتوانین بڵێن دایک و باوکیان نییە ئەو منداڵانە کە بێکەسوکارن کە لە ژینگەی خێزانی ژینگەی پەروەردەی بێبەش بوون و ڕوویان لە سەر شەقام و شوێنە گشتەکان کردووە و ئەو منداڵانش بەداخەوە ئەوانەی کە لە ئەساسە خێزانیان یاخود خێزانەکانیان پشتەوازە بوون چ بۆ هۆی جیابوونەی دایک و باوکەکان چ بە هۆی پەتەوازە بوون تێکچوونی شیرازی خێزانەکان ئەمان لەسەر جادەکان و لە شوێنە گشتەکان ژیان بەسەرەبن کەواتە لە نتیجەی ئەوە ئەم منداڵانە جای ئەوەی کە بازرگانیان پێوە ئەکرێ ئەبینین کۆمەڵێک لادان لە ڕفتار و لە سلوکی ئەو منداڵانەش پەیدا ئەبێ کاتوانین بڵێن ئەمە بە شێوەیەکی گشتی تاکێکی ناتەندروست و پێشکەش بە کۆمەلگا ئەگەی چونکە ئەم منداڵانە ڕۆژانە لەلایەن کەسانی ترەوە لەلایەن گەورەکانەوە ڕوبەڕووی ئەوە ئەبنەوە کە لادان لە سلوکیان لادان لە ڕەوشتیان توندوتیژی تاوان دزی تووشی جۆرەها تاوان ئەبن چونکە ئێستا زۆربەی زۆری ئەو منداڵانی کە لە خانەکانی باڵێن چاکسازی ژیان ئەگوزێرن بە تایبەتیش چاکسازی نەوجەوانان ئەمان تووشی لادان لە سلوک بوون لە کاتێکدا کە لە ناو ژینگەیەکی خێزانی ژیانیان نەگوزەراندووە. باش ئێستا ئێمە ئەگەر لە ڕووی یاساییەوە بڵێن لە خوارد 15 ساڵی قەدەغەیە بە هەموو شوێک منداڵ کار بکات بەڵام ئێستا منداڵێکی زۆر دەبیندرێ پێ دوایە هۆکارەکە لاوازی یاسایە بە دوواداچوونە کێشە چییە؟ خۆی بەڕاستی ئەمە هۆکار گەلێکە یعنی ئێمە ئەتوانین بڵێن نەبوونی یاسایەکی تایبەت بە پاراستی مافەکانی منداڵ و ئەو فەراغەتە شێعەیە هەیە بۆ پاراستی مافەکانی منداڵ ئەمە یەکێکە لە خاڵەکان بەڵام تەنها بوونی یاسا پێویست نییە ئێمە ئەوەی کە گرنگە چۆن بتوانین لە ڕووی پراکتیکەوە لە ڕووی وشیاریەوە کار لەسەر خێزانەکان بکەین بەڕاستی چونکە زۆر منداڵ هەیە ئێمە فاکتەری سەرەکی کارکردنی منداڵ یاخود بوونی منداڵ لەسەر شەقامەکان بۆ ئەوەی کە ئەڵێن بارودۆخی ئابووری خێزانەکە لاوازە بەڵام بەپێی بەدواداچوونەکانی ئێمە تەنها لایەنی ئابووری نییە دایک و باوکەکان پێویستیان بە هۆشاریە پێویستمان بە بەرنامەی پەروەردەیی هەیە پێویستمان بەوەی هەیە کە ئێمە بەڕاستی چ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چ ڕاگەاندنەکان ئەو دەستگایانی کە پەیوەندیدارن بە چاودێریکردنی ڕۆژی منداڵ ئەبێ بچنە هەموو کول و کەلێنێکی ناو خێزانەکان وشیاریان بکەن باشە بەڵام ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە منداڵ دەکات کە سوکاری منداڵەکەیە نەخێر خۆی کاتێک کە منداڵ لە ناو ژینگە پەروەردەیەکە و لە ناو ژینگە خێزانەکە ئەچێتە ناو کۆمەلگا ئەو لەوێ تووشی ئەو جۆرە توندوتیژە ئەو لادانە لە ڕفتاری ئەبێت کە لەلایەن کۆمەلگاوە تووشی بەڵام بەشێک لەو منداڵانەی قسەمان لەگەڵ کردووە دەڵێن دایک و باوکمان ئێمە خۆی ئەوان فاکتەرن بۆ ناردنە دەرەوەی منداڵەکان بۆ سەر شەقام و شوێنە گشتیەکان بەڵام ئەوەی کە توندوتیژە لەگەڵ ئەنجامەدەن ئەوەی کە ئیستیغلالی ئەکا ئەوەی کە منداڵ بەکار ئەهێنێ خەڵکانێکی ترن لە دەروی خێزانەکە بەڵام هۆکاری سەرەکی دایک و باوک و خێزانەکانە کەواتە ئێمە بێ لە
سەرچاوی سەرەکی ئەم گرفتەوە کار بکەین کە خێزانەکانم بە پلەی یەک و پەروەردە و دەستگاکانی چاودێری کۆمەڵایەتیم بە پلەی دوو. بە بۆچوونی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ و پسپۆرانی تایبەت بە مافی منداڵان و ڕۆژی منداڵان دەڵێن لە هەرێمی کوردستان دیاردەی کارکردنی بە زۆر بە منداڵان لە نێو هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ ڕێژەکەی بەرەو زێدەبوون دەڕوات. کۆمەڵێک هۆکار هەن کە لەسەر ڕوویانەوە هۆکاری ئابوورین و هەندێک کەسی نەفس نزمیش هەوڵ دەدەن بازرگانی بەو منداڵانە بکەن. چارەسەر هەموارکردنەوەی یاسای تایبەت بە مافی منداڵانە، هەروەها هۆشیارکردنەوەی کۆمەڵگەی کوردستانە لەوەی ئیتر نابێت دایک و باوکان لە بەرامبەر بڕێک پارە منداڵەکانیان ڕەوانەی دەرەوە بکەن و وا خەڵکی نەفس نزمیش ئیستیغلالیان بکەن. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.